ئەم نەخۆشیێکی گوازراوەیە ترسناکە تای خوێنبەر نەخۆشیێکی گوازراوەیە یعنی تۆ ناتوانانی بڵێ بە تەواوەتی و گرنتی ئەوە بکە ئەم نەخۆشیە ناگازرێتەوە بۆ نەخۆشی گوازراوە سنوور نییە بەڵام تا ئەو دقیقەی ئێمە قسە دەکەین خۆشبەختانە هیچ حالەتێک نییە لە هەرێمی کوردستان یەک گومان لێکراو هەبوو پێشتن ڕۆژێک ئێمە ڕاوەستاین چەندین پشکنینمان بۆ کرد پشکنینی دڵنیایمان بۆ کرد تەنانەت بۆ تاقیگەی تەندروستی گشتی لە عێراقیش بۆ وەزارەتی تەندروستی عێراقی فیدرالیشمانات لە هەمووی نێگەتیڤ دەرچوو خۆشبەختانە هەو نەبوو گومان لێکراوێک بوو بۆ ئێمە چاودێری دۆخەکە بە توندی دەکەین بەڵام ئەم نەخۆشیە بوونی نییە لە هەرێمی کوردستان تا ئێستا ئینشاءڵڵا ناشبێ بەڵام هیوادارین هاوڵاتیان خۆیان ئەو پرسیاری دووەمت کە سەربڕخانەکان بەرپرسیاری یەکەمن ئەگەر بێت و بە پێی ڕێکارە فەرمیەکانی دەستگای ڤێترنەری ئاژۆڵەکانیان سەر نەبڕن ئاژۆڵی نەخۆش سەر ببڕن گۆشتی ئاژۆڵی نەخۆش بێن هاوڵاتی یان ئاژۆڵی نەخۆشیانەیە لە چێلگەکان یان هەر هاوڵاتێک لە ماڵەکەی ئەگەر دام و دەستگای ڤێترنەری لێ ئاگدار نەکاتەوە چکە ئەم نەخۆشیە نەخۆشیێکی گوازراوەیە ترسناکە ڕێژەی مردنی تێدا زۆرە.